بڕیارەکە لە 18 مانگی 11 ئەمساڵ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت. تا ئێستا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کاران نەکراوەتەوە، هەروەها ئەندامانی کۆمیساریان و دەستەی کۆمیساریان کە بڕیارە لە پەرلەمانی کوردستانەوە هەڵبژێردرێن بەشێکی دیاری نەکراون. لایەنەکان تا ئێستا لەسەر چۆنیەتی بەڕێوەچوونی هەڵبژاردن و ڕۆژی هەڵبژاردنەکە کە دیاری کراوەڕێک نەکەوتون کە دەکرێت یان نەم هەڵبژاردنە تا چەندە ئەم هەڵبژاردنە بۆ هەرێمی کوردستان گرنگە و بەرپرسەکانی بەردەم هەڵبژاردن لە هەرێمی کوردستان چین. لایەنەکان چەندە پێویستە کە بەرژەوەندی هاوڵاتیان و هەرێمی کوردستان بخەنە سەرۆی بەرژەوەندیەکانی دیکەوە. زیاتر قسە دەکەم میوانێکی بەڕێزم لە هەولێرەوە لەگەڵ دەبێت، بەڕێز عەبدوڵڵا وەرتی ئەندامی پەرلەمانی کوردستان. بەڕێز عەبدوڵڵا کاتت باش، تا چەندە پێویستە هەڵبژاردن لە وادەی دیاریکراوی خۆیدا بکرێت؟ پێتان وایە هەڵبژاردن لە 18 11 ئەمساڵ بەڕێوە دەچێت؟ سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان، سەڵاو بۆ بەڕێزیشتان و بینەرەکانتان. ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی خۆیدا بەڕاستی گرنگی و بایەخی خۆی هەیە، هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی با بڵێین نوێبوونەوەی جارێکی تر پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان. ئێمە پێمان وایە پێویستە هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێ ئەو وادەیە کە دیاری کراوە. پێویستە لایەنە سیاسیەکان بگەنە ڕێکەوتن لەسەر کۆی پرس و بابەتەکان کە هاتۆتە پێشەوە بوونەتە گرفت لە بەردەم ئەنجامدانی هەڵبژاردن. خۆتان نەزانن ئێستا هەرێمی کوردستان فشارێکی زۆریشی لەسرە لەلایەن دۆستەکانی گەلی کوردیشەوە، وڵاتان، نەتەوە یەکگرتووەکان هەمیشە داوا ئەکەن کە ئەم هەڵبژاردنە لە کاتی خۆیدا بکرێ و لە هەمان کاتیشدا خواستێکی جەماوەری بەرفراوان هەیە. بەڵام گەورەترین کێشە لە بەردەم ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەوەیە بەڕاستی کە لایەنەکان بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنەکانی تریش هەتا ئێستا نەیانتوانیوە دوای داریکردنی ڕۆژێک بۆ هەڵبژاردن لەم ساڵدا کۆ ببنەوە، بە تایبەتی لەسەر ئاستی لوتکە. ئەو خەمساردیە بە بڕوای من کارێکی خراپە، یاخود مامەڵە نەکردن بە شێوازێکی بەرپرسانە سەبارەت بە ڕەوشی ڕووداوەکان و گۆڕانکاریەکان و پرس و بابەتی هەڵبژاردنیش لە هەرێمی کوردستان. ئێمە پێمان وایە پێویستە بە زووترین کات لایەنە سیاسیەکان کۆ ببنەوە و سازان بکەن، تەفاوم بکەن و کێشە و گرفتەکانیان لە ڕێگەی دیالۆگ و گفتوگۆی نێوانیان چارەسەر. باشە، دەمێکە پەرلەمانی کوردستان کۆ نەبووتەوە تا هەمواری یاسای هەڵبژاردن لە پەرلەمانەوە پەسەند نەکرێت و کۆمیسیۆن کاران نەکرێتەوە، ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردن دەست پێ ناکات. پێتان وایە پەرلەمان بەم زوانەدا بنیشێت، لایەنەکان ئامادەن بێنە پەرلەمان لەسەر هەڵبژاردن قسە بکەن؟ بە بڕوای من طبعاً پەکخستنی کۆبوونەوەکانی پەرلەمانی کوردستان کارێکی ناڕەوا و لە جێگای خۆیدا نییە، لەبەرەوە نابێت پێویست نەبوو کە ململانەی سیاسیەکان کاریگەریان هەبێت لەسەر ئەنجامدان یاخود بەردەوامبوونی کۆبوونەوەکانی پەرلەمانی کوردستان. لەبەرەوە کەمتر لە مانگێکی ماوە کە کۆمیسیۆن ڕایگەیاندووە ئێمە 6 مانگەمان پێویستە بۆ لەبەردەست بێت بۆ ئەوەی ئامادەکاری تەواو بکەین بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی خۆیدا. دوو پرسی زۆر گرنگ هەیە کە پەیوەستن کە گرفتی گەورن لە بەردەم ئەنجام نەدانی هەڵبژاردن لە کاتی خۆیدا. ئەویش یەک لە گرفتەکان کاراکردنەوەی کۆمیسیۆنە. بەڕاستی پێویستە کۆمیسیۆن کارا بکرێتەوە، لە هەمان کاتدا هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن. ئەم دوو تەوەرەش پێویستی بە کۆبوونەوەی پەرلەمان هەیە و پێویستی بە سازان هەیە لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستاندا کە تا ئێستا بەداخەوە نەتواندراوە ئەمە بکرێ. پێم وایە پێویستە هێزە سیاسیەکان لە چەند ڕۆژی ئایندەدا هەنگاوەکانیان خێراتر بکەن بە مەبەستی گەیشتنە ڕێکەوتن و ئەنجامدانی کۆبوونەوەی پەرلەمان بۆ هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن و هەمیش کاراکردنەوەی کۆمیسیۆن. چونکە بەڕاستی ئەگەر ئەوە نەکرێت مانای وایە تۆ ناتوانی لە کاتی خۆیدا هەڵبژاردن ئەنجام بدەیت. ئەگەر هەڵبژاردنیش بۆ جارێکی تر پەرلەمان تەمەنی خۆی درێژ کردەوە، بە بڕوای من ئەمە کاریگەریەکی سەلبی خراپی دەبێت لەسەر پرۆسەی سیاسی و قەوەرەی سیاسی لە هەرێمی کوردستاندا. بە بڕوای من ئەم بابەتە نابێ پشتگوێ بخرێ و نابێ
بە خەمساردیەوە مامەڵەی لەگەڵ بکرێ. ئێمە خۆتەزانین هەرێمێکی فیدرالین لە چوارچێوەی عێراقدا، ئەو هەرێمەش بەڕاستی ئەو هەرێمە لە چوارچێوەی عێراقی فیدرالدا حقیقت نیارمان زۆرە، دوشمنمان زۆرە، وەلا لە ناوخۆشدا هێزە سیاسیەکان کۆدەنگ نین، یەک ڕیز نین. ئەبینین زۆر جار ناتوانین لە نێو خۆماندا کێشە و گرفتەکان چارەسەر بکەین، لەوانەیە تەدەخولاتی دەرەچی بێتە ئاراوە. ئەو کاتە بەڕاستی من پێم وایە کارێکی ناڕەوا دەبێ و کارێکی ناشیاو دەبێ و هەرێمی کوردستان نەخاتە بەردەم بەرپرسیارەتی. باشە بەرز عەبدوڵڵا، ئەگەر تا هەژدەی ئایار لایەنەکان ڕێک نەکەون بۆ هەموارکردنەوەی یاسای کۆمسیۆن و هەروەها پەسەندکردنی هەموار یاسای هەڵبژاردن، ئەو کاتە دەبێ چی ڕوو بدات؟ ئەگەر ئەمە نەکرێتی تر پرۆسەکە پەکی دەکەوێت بۆ ئەنجامدانی هەڵبژاردن، ئەو کاتە هەرێمی کوردستان دەکەوێتە چ قۆناغێکەوە. ئەمە تا چەند مەترسیە؟ بە بڕوای من ئەو کاتە هەرێمی کوردستان ئەکەوێتە دۆڕیانێکی مەترسیدارەوە، هەم لەلایەن با بڵێین لەوانەیە لەلایەن دادگای فیدرالیەوە کە زۆر جار با بڵێین بڕیاری داوە لە بەرژەوەندی هەرێمی کوردستاندا نەبێت و دۆستەکانی و ئەم جارەش ینی کارێک لەوانەیە کارێک بێتە ئاراوە لە بەرژەوەندی خەڵکی کوردستاندا نەبێ، لە بەرژەوەندی قەوارەی سیاسی هەرێمی کوردستاندا نەبێ، یاخود ملچکاندنێک بێت. بەڕاستی خۆتەزانی ئەمڕۆ بڕیارە سیاسیەکان دائیمە هەوڵ ئەدرێ بۆ شکاندنی شکۆی هەرێمی کوردستان و قەوارەی سیاسی هەرێمی کوردستان. لە هەمان کاتیشدا بەڕاستی ئەو فشارەی دۆستەکانی گەلی کوردستان لەسەر هێزە سیاسیەکان بۆ ڕێکەوتن و گەیشتنە ڕێکەوتن بۆ ئەنجامی هەڵبژاردن لەم ساڵدا بەڕاستی دۆستەکانیشمان سار دەبن لە هەرێمی کوردستان، کەواتە تۆ نەگوێ لە هاوڵاتیەکانی خۆت بگری و نە بیر و ڕاو فشارەکانی شەقام و خەڵک بە هەند وەربگری و هەمیش گوێ لە دۆست و با بڵێین دەوڵەتە دۆستەکان نەگری کە پشتیوانیان کردووە لە ماوەی 30 ساڵی ڕابردوو لە پرس و بابەتە سیاسیەکان لە هەرێمی کوردستان. بە دڵنیاییەوە ئەو کات هەرێمی کوردستان دەکەوێتە دوڕیانێکی مەترسیدار و وەترسناک. من پێم وایە بەرپرسیارەتێکی مێژوویی گەورە لە قۆناغی داهاتوو لە چەند ڕۆژی داهاتوو ئەکەوێتە سەرشانی ئەو هێزە سیاسیانەی بە تایبەتی کە لە دەسەڵاتن و هێزە سیاسیەکانی تریش کە لە دەلەوەی دەسەڵاتن پێویسترە بە زووترین کات میکانزمێکی نوێ بدۆزنەوە بۆ گەیشتن بە ڕێکەوتن و ئەنجامی باشە. بەرز عەبدوڵڵا، بەرزت ئەندامی پەرلەمانی کوردستانی لە فراکسیۆنی بزوتنەوەی ئیسلامی کوردستان 5 کورسیتان لە پەرلەمان هەیە. ئێوە وەکو بزوتنەوەی ئیسلامی لەگەڵەوەن کەڵبژاردن لە وادەی خۆیدا بەڕێوە بچێت سەبارەت بە پرسی پێکاتەکان ئێوە ڕێککەوتون لەگەڵەوەن کە ئەم ناکۆکی و بربەستانە تێک بشکێنرێت؟ بەتەکید ئێمە هەر لە زۆر ڕامانگەیاندوە ئێستاش دووپاتی دەکەینەوە. ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەرکەچی نیشتیمانیە، نەتەوەیی، سیاسی، هەنووکەییە کە پێویستە هەمومان خەمی ئەوەمان لەبەر بێ و لە قسەکانی ڕابردووشمدا هەر ئەوە ڕەنگەداتەوە. لە هەمان کاتیشدا پێکاتەکانی ئەو پێکهاتانەی کە لە هەرێمی کوردستان هەنا پێکهاتەی ڕەسەنن نیشتیمانینە بە هەند وەرگرتنی داخوازی و خواستەکانی پێکهاتەنەتەوەیی و ئاینیەکان کە ئێستا وجودیان هەیە لە پەرلەمانی کوردستان بەڕاستی هێزێک ئەبەخشێتە پرۆسەی سیاسی و قەوارەی سیاسی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان پێویستە خواستەکانی ئەوان بە هەند وەربگیرێ. بە بڕوای من ئەبێ ئەوان بڕیاری چارەنووسی خۆیان بدەن لە پەرلەمانی کوردستان و لە سیاست، نەک هێزە سیاسیەکان قەوارەی با بڵێین ئەو پێکهاتانە بکەنە گرفت و کێشە و مەشاکیل خۆیان بڕیار لە چارەنووسی و لە ماف و بەرژەوەندیەکانی خۆیان بدەن. ئەوە باشە. بۆیە من ئێمە پێمان وایە هەموو ئەو گرفتانە پێویستە لە ماوەیەکی قیاسی کووردا ئەو کێشانە چارەسەر بکرێن و هێزە سیاسیەکان لەسەر یەک مێزی گفتوگۆکە ببنەوە. پێشم وایە گرفتەکان ئەوەندە سەخت نین، لەبەر ئیرادەیەک نییە ئێستا تەنازول بکەین بۆ یەکتر لە هەرێمی کوردستان باشترە لەوەی کێشەکانی خۆمان ببینە بەردەمی نەیارەکان و وا بکەین کە تەدەخولاتی دەرەچی بکرێ لەو کێشە و مەشاکلانەی نێوخۆی هەرێمی کوردستان. ئەوە کارێکی خراپە. باڵێ بەڕێز عەبدوڵڵا وەرتی ئەندامی پەرلەمانی کوردستان، زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24 بووی.